بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بە بینێرانی عزیزی فلاشباک خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەیەکی تر بەوەی عزیز شاد دەبمەوە 5 ساڵ لەمەوبەر هەر لە مانگی مەولود هەرێمی کوردستان یا باشترە بڵێم شەقامی کوردی لە سەرقاڵی تۆمارکردنی مێژوویەکی تایبەت بوو بەخۆی لە گرنگترین ئەو مێژوویانەش ئاشتکردنەوەی یا با بڵێن ئاشناکردنی زیاتری ئاین بوو لە ڕێگەی زانایانی ئاینیەوە بەو شەقامەی کە بۆ خواست و داواکاری خۆیان بۆ وەرگرتنەوەی مافەکانی خۆیان هاتبوونە سەر شەقامەکان. من ئێستا لە سەرای ئازادی سلێمانیم، ئەو سەرایی کە لە خۆپشاندانەکانی هەفتەی شوباتە بە سەرای ئازادی ناسێنرا. یەکێک لە وتاربێژەکانی یا با بڵێم یەکەم وتاربێژی سەرای ئازادی سلێمانیم لەگەڵایە کە لە ڕۆژی هەینی یەکەم وتاریاوە بەڕێز مامۆستا محەممەد نەسڕوڵڵاه. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتێک کە بە منت بەخشی. ئەمەوێ لێوە دەست پێ بکەم پێشەم بەرنامەیە لە دوای خۆپشاندانەکانی هەفتەی شوباتیشەوە هاتوویتەوە ناوسەرا کە دیتەوە ناوسەرا چیت بیرەکەوێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لراستيدا دوای ئەوەی کە نزیکەی 63 ڕۆژ خەڵک لە سەرای ئازادی یا لە سەرای سلێمانی کۆبوویەوە و پەیامی ناوناخی خەڵکی گەیان بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوانیش بێباکانە نکولیان لێکرد و وەڵامی داخوازی ڕەواکانی خەڵکیان نەدایەوە هەلێکی تریوان نەڕەخساوە وەکو خۆپیشاندان بینەوە ئێرە کۆبوونەوە و گردبوونەوە بکەین، بەڵام وەکو ڕۆشتن بێرەدا و تەماشاکردنی ئەم جێگایە و یا داوەریەکان و ئەوانە هەبووە بەڕاستی لە شوێنی تر خۆپیشاندانمان کردووە و بەشداریمان کردووە لە داڕاوەکانی موچەخۆران و مامۆستایانی هەرێمی کوردستان، بەڵام وەکو سەرای ئازادی سەرای سلێمانی مەجال نەدراوە کە لێرە گردبوونەوە بکرێت. ئازادی مرۆڤەکان کەرامەت و ڕێزی ئادەمیزاد و ئینسانەکان لە بەرزترینی بەها بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە لە مەیدانی بوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە کۆندایە ئێستا ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێش و ئێوەن گەنجی ئازای دواڕۆژ مافی خوای گەورە و بەدەسەڵات ئەو دەسەڵات دارانەی کە لەسەر میلەتی کوردە و غەدرمان لێەکەن و ئەمان چەوسێنە و ڕەحممان پێناکەن خوایە لێمانی دوور خەرەوە. جیاواز لە گردبوونەوە هاتوویتەوە ناو سەراکە؟ بەڵێ. ئێستا کە لە سەرایە دانیشین و گفتوگۆ و قسەمان لەسەرەوە ڕۆژانەیە کە تۆ یەکەم وتاری ڕۆژی هێنیت لێرەدا چیت بیرەکەوێتەوە؟ وایە ئێستا شانازی بەو مێژووەوەکەی بۆ وتارەوە کە لێرەدات؟ لە ڕاستیدا 5 ساڵ لەمە پێش و لە مانگی دوودا بڵین لە مانگی شوباتا کە خەڵک لێرە کۆبوویەوە لە دوای تقریبا 5 ڕۆژ لە حەڤەی شوبات یەکەم مەراسیمی نوێژی هەینی لێرە سازدرا. بەڕاستی ئەو خۆپیشاندانانەی حەڤەی شوبات ئەتوانین بڵێن بوویە بەردی بناغەیەک یا دەستپێک و سەرەتایەک بۆ چاوکردنەوەی خەڵکی هەرێمی کوردستان و هۆشیارکردنەوەیان و جوڵاندنی ئەو گۆمە مەنگەی کە لە هەرێمی کوردستانە پەنگی خواردبوویەوە توانرا بە جوهد و تێکۆشان و خەباتی هەموو لایەک بە مامۆسایانی ئاینیشەوە ئەو گۆمە مەنگە بشڵەقێنرێ و خەڵکی هۆشیار و بێدار بێتەوە و بە دڵنیاییەوە ئێمە ئەوەندەی کە توانی بێتمان و هەل ڕەخساوێ بەشداریمان کردووە و شانازیش بۆ مێژوەوە ئەەکەین و یەکێکە لە مێژووە سەروەریەکانی شاری سلەیمانی و خەڵکی سلەیمانی و شارەکانی تریشکە بە تایبەتی ڕۆژانی هەینی ئەهاتن بە تامەزرۆییەوە لە نوێژەکانی هەینی سەرای ئازادیدا بەشداریانە کرد. ئێمە بەڕاستی زۆر شانازی بۆ مێژووە جوانەوە ئەەکەین کە لێرە توانیمان مەراسیمی عیبادەت و نوێژی جومعە لە مزگەوتەکانەوە بگوازینەوە بۆ سەر شەقامەکان هەر شوێنێک بێ زەوی خوایە و ئەتوانی عیبادەتی تیا بکەیت. مامۆستا چۆن بوو ئەم بڕیارەتدا کە وتاری هێنی لێرە بدەیت؟ ئایا ئەمە تەنها فکر و بیرۆکەی خۆت بوو یان مامۆستایەنەکانی تریش ئەوانەی کە لە سەرا پێکەوە کە لە ڕۆژی پێنجشەممە بەشێک لە مامۆستایانی ئاینی هاتنە ناو خۆپیشاندانەکان و پشتیوانی خۆیان دووپات کردەوە بۆ مافەڕەواکانی خۆپیشاندەران بیرۆکەی هەمووتان بۆ ئەوانش پشتیوانی ئەم دەکرد؟ خۆی لە ڕاستیدا ڕۆژی پێشتری کە پێنجشەممە بوو مامۆستایان هاتوون ئێرە وتاریان نابوو حزوریان هەبوو
سلماندبوویان کە ئەوانیش بەڕاستی هەمیشە لە بەرەی گەل و خەڵک و جەماوەران لە بەرەی داواکردنی مافەڕاوەکانی خەڵکان بۆیە دەستەی سەرپەرشتیاری گردبوونەوەکانی سەرای ئازادی پێشنیاری ئەویان کردبوو هەندێکیان کە مەراسیمی نوێژی هەینی لێرە بکرێت پەیوەندیان بە بەندەوە کرد منیش زۆر پێخۆشحاڵانم بەبێ ڕاوەستان و تەڕەدود قبوڵم کرد و شەو وتارمان ئامادە کرد بۆ بەیانیەکەی هاتینە ئێرە پێشوازیەکی ئەلحەمدولیلا گەرممان لێکرا و خەڵکیش زۆر بە تامەزرۆییەوە توانین بڵین بەقەت دوو مزگەوت لە مزگەوتەکانی سلێمانی هەڵک لەم سەرایەدا کۆبوویەوە و مەراسیمی نوێژی هەینی جێبەجێکرا. باس لەوەکەن کاتێک کە ویستان وتاری هەینی بێنە سەرای ئازادی سلێمانی بەشێک لەوانی کە لە سەرایە بەشدار بوون و کارکتەری سەرەکی بوون سەرەتا ڕێگریان دەکرد لەوەی کە لێرە وتار بخوێنرێتەوە وتاری هەینی. خۆی لە ڕاستیدا هەر ڕۆژی پێنجشەمەکەی ئەو مامۆستا بەڕێزانن کە هاتبوون لە کاتی نوێژی عەسرە حضوری ئەوان و ئەنجامدانی نوێژی عەسر بە جەماعەت لێرە هەندێک لەو برادەرانەی قەڵس و بێتاقەت کردبوو بەڵام بە پێداگیری مامۆساکان و بە پشتگیری زۆرینەی ئەو خەڵکە کە لێرە بوو کە ئەو خەڵکەی کە لێرەیە خەڵکێکی موسڵمانە خەڵکی مزگەوتەکانە داوایان کردبوو کە ئەبێت داواکانی مامۆسایانی ئاینی جێبەجێ بکرێ و هەر لێرە بانگدرا بوو و نوێژی عەسریان بە جەماعەت کردبوو ئیتر بەڕاستی مەراسیمی جومعە و جەماعەتەکان و مامۆسایانی ئاینی بۆ بەشێکی بنەڕەتی و لە کۆبوونەوەکانی سەرای ئازادی بەڵکو بووە ئەتوانی بڵێ توێشوەیەکی معنەوی بۆ ئەو خەڵکەی کە لێرە کۆبوویەوە ئانی کە جومعە بەهاتایە من خەڵک زۆر پەیوەندی ئەکرد پێمانەوە لە پێنجوێن و لە شوێنە دوورەکانەوە وازی لە ئیش و کار و کەسابەت دەهێنا بوو ئەوەی بەشداری مەراسیمی نوێژی هەینی بکات لە سەرای ئازادیدا ئەمە بۆ خۆی بەڕاستی تاموچێژێکی بۆ خەڵک هەبوو کە بە نوێژەکەی تعبیری ئەدا لە دژایەتیکردنی زوڵم و ستەم لە هەرێمی کوردستانە. بەلای خۆتەوە جیاوازیە وتارەی کە لێرە دات لەگەڵ وتارەکانی ناو مزگەوتەکان تا جیاوازیەکەی چی بوو؟ وتارەکانی ناو مزگەوتەکان کە وتاری هەینی پێشکەشەکەین دیارە ناو مزگەوت بۆ خۆی کەش و هەوایەکی تایبەتی هەیە و خەڵکێکی تایبەتیش دێتە ئەوێ هەموو ئەتوانی بڵێ لایەنەکانی تێدایە بەڵام لە سەرای ئازادیدا ئەوەی کە هاتووە خەمێکی هەیە ئەوەی کە هاتووە پەیامێکی پێەیە ئەوەی کە هاتووە بۆ ئەوە هاتووە کە مەسیجێک بۆ دەسەڵات بنێرێ کە ئیتر بوەستێ لە زڵم و ستەمەکانی لە گەندەڵیەکانی لە بەفەرهودبردننی ماڵی ئەو خەڵکە ئێمە هاتبووین لە وتاری جومعەکەدا وتارێکی بەحتی ڕۆحی و یعنی عیبادەتی نەبێت ئەوەی کە تەقلیدی لە مزگەوتەکانە ئەکرێ جۆرێکی تر لە وتار بێ و هەر وتاری هەینی بێ هەرچەند خۆی ئەسڵ وایە وتاری هەینی هەموو مزگەوتەکان جورعاتی ئەم بابەتانەی تیاابێ ئەم جۆرە قسانەی تیاابێت کە خەڵکی هەمیشە هۆشیار کاتەوە بەڵام لە سەرای ئازادیدا مەجالێکی فراوانتر و پانتایەکی فراوانتر بۆ ئێمە دروست بوو کە بتوانین بەڕاشکاوانە و بەڕاستەوخۆ پەیامەکانی خەڵکی موسڵمان پەیامەکانی خەڵکی ناڕازی بگەێنێتە دەسەڵاتداران لە چوارچێوەی مەراسیمی نوێژی هەینیدا کە نوێژی هەینی بکرێتە دەستکە گوڵێکی جوان و هەموو ئەو داخوازیانە بخرێتە بەردەمی دەسەڵاتەوە. چۆن بابەت و ناوڕۆکی ناو وتارەکەت هەڵبژارد تەنها خۆت هەڵت بژاریان مامۆستایانی تر پێشنیاریان بۆ دەکردی کە باسی چی بکەیت؟ لە ڕاستیدا ئێمە لە مزگەوتیش و لێرەش لە هەموو کاتێکدا لایەن و جیهەتێک نییە کە بتوانێت چوارچێوەیەک بۆ وتارەکانی ئێمەدا مەبەستم بۆ پرسیارەوە بوو ڕەنگە مامۆستایانی ئاینی هاوڕێ و تبێتیان ئەم خاڵانە زۆر باز بکە ئەمانە زەڕورترن ئەمانیان هیچ هاوکاریان کردی؟ هەبوو کەمێک هەبوو بەڵام تر دیارە پەیامی یەکەم مەراسیمی هەینی لێرەدا ئەبێ پەیامێکی گشتگیر بێ بە لە چەند خاڵێکا کۆبوو بوویەوە کە ڕاوێژمان بە هەندێک لە مامۆسایان کرد و ئەوی کەشی مایەوە سەر ئەوەی کە خۆمان دای بڕێژین. گرنگترین ئەو ڕاوێژانەی کە لە وتارەکەیان کردت لەسەر کام خاڵ بوون چونکە هەندێک لە بابەتەکان کە دواتر دێمەسەری لە ناو وتارەکەتا کاردانەوەی لێکەوتەوە بە تایبەتی لەلایەن هەندێ زانای ئاینی ترەوە تەنان هەندێک زانای ئاینی تر لەسەر هەندێک کەناڵ داهاتنە سەر شاشەکان و دژی ئەو بڕگۆ بابەتانی کە تۆ لە ناو وتارەکەتا باس دەکرد دەوەستانەوە. وڵا مامۆسایان پێیان باش بوو کە جەخت لەسەر پشگیریکردنی داخوازی ڕەواکانی ئەو خەڵکە بکرێتەوە کە ئەو خەڵکە بۆچی هاتووەتە ئێرە بۆ هاتووەتە سەرجادە ئەو داخوازیانە دووپات بکرێتەوە تەوەرەیەکی تری ئەو بوو جەختی لێ بکرێتەوە کە ئێمە و هێزەکانی ناوخۆ پۆلیس هەمومان ڕۆڵەی ئەم میلەتەین پێویستە ئەوانیش پشگیری ئێمە بکەن و گوێڕایەڵی سەرکردەکانیان نەبن لە ڕوتێکردنی لولەی تفەنگەکانیانە بۆ خۆپیشاندەران
چونکە ئەمانە هەموو کەسیەکن هەموو نەوەی ئەم وڵاتەن هەموو یەک ئامانجی هەیە ئەگەر چاکسازی لە هەرێما بکرێ یەکەم کەسێ سوودی لێوەرەگرێ هێزەکانی خودی ناوخۆخۆیەتی کە ناکرێنە هێزێکە حیزبێک بەکاریان بهێنێت دژ بە خەڵک و دژ بە جەماوەر و یا لە بە فەرهودکردنی سەروەت و سامانی ئەو خەڵکەدا ئەوان بەکار بهێنرێن ئەمڕۆ بەداخەوە لە هەرێمی کوردستانە حیزبی دەسەڵاتدار هێزی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ بۆ مەرامەکانی خۆی بەکاردەهێنێ وەکو پاسەوانێک بۆ ئەوەی کە ئەو داهاتەی کە فەرهودیان کردووە بیبەن و تەخشان و پەخشانی بکەن بەشێکی ئەوە بوو کە ئەم هێزانە بکرێنە هێزێکی جەماوەری لەگەڵ ئێمەدا ئاشت ببنەوە و هەرگیز جورئەتی ئەوە نەکەن کە لولەی تفەنگەکانیان بکەنە خۆپیشاندەران ئاراستەیەکی تری وتارەکە ئەوە بوو کە ئێمە هەمیشە مکوڕ بین لەسەر ئەم داخوازیانە و کۆڵ نەدەین و بەردەوام بین و شارەکانی تریش لەگەڵ خۆمانە بجوڵێنین لە هەرێمی کوردستانە کە هەولێرە کە دهۆکە زاخۆیە ئاکرەیە شارەکانی ترە بۆ ئەوەی ئەم داخوازیە بێتە شتێکی نیشتیمانی دێمەسەر و خاڵی کە باسی هەولێر و ئەوانت کرد بەڵام ئەمێ پێشەوە ئەم پرسیارە لێ بکەم خۆت دوای وتارەکە هەستت دەکرد کە وتارەکەت بۆ ئەو کاتە توندا تند لەو ڕۆوەکە ڕەنگە دەسەڵات ئەمەی پێ هەزم نەکرێت کە تۆ باست کرد لەسەرای سلێمانی وە پێم وایە دوجاریش کاردانەوەی دەسەڵات هەبوو لەوەی کە دەستگیر کرایت یەکێک بوو لەو مامۆستایانی کە دەستگیر کرایت خۆ دەستت بەوە دەکرد کە وتارەت توننا نەخێر من هەستم بەوە نەئەکرد کە توندیەکی تایە هەتا ناوی ئێمە هیچ حیزبێکمان نەبردووە لە وتارەکەدا ناوی هیچ مەسئولێکی باڵامان نەبردووە لە وتارەکەدا خەڵکی هێور ئەکردەوە وتارەکە داخوازیتیا بوو لە خەڵک و جەماوەر کە بە شێوازێکی مەدەنیانە و سەردەمیانە و دیموکراسیانە ئەم خۆپیشاندانانە بکرێت و داواش لە دەسەڵات کرابوو کە بە شێوازێکی دیموکراسیانە و مەدەنیانە پێشوازی لەم گردبوونەوە و خۆپیشاندانە بکە لەبەر ئەوە من توندیەکەم تیانە ئەبینی بەڵام شتێکی نامۆ بوو بۆ شەقامی کوردی و شتێکی نامۆ بوو بۆ دەسەڵاتدارەکان کە تا ئێستا جومعە لە مزگەوتەکانە بێتە سەر شەقام و جادە و بێتە شتێکی گشتی ئەتوانم بڵێم ئەمە دەسەڵاتی تووشی شۆ کرد لەوەی کە بۆ نمونە لێرە بە سەدان نوێژ خوێن لە ئەمانەی بە سەدان خاوڵاتی هاتوونێتە سەر شەقامەکان ڕەنگە هەندێکیشیان بۆ نمونە هەر نوێژ نەکەن بەڵام لەو کاتەیە کە تۆ نوێژەکەی پاسەوانی تۆ دەکەن لە دەوروبەر وەستاون چاویان لەسەر تۆیە و پشتیوانی تۆژەکەن وە زانایانی ئاینیش لە پشتی ئەم داخوازیەوەن لە کاتێکدا شۆڕشەکانی کورد پێمانەڵێ زانایانی ئاینی بۆ نمونە هەمیشە پشتیوانی سەرەکی شۆڕشەکان بوون پێت وایە بەمە دەسەڵاتی تووشی شۆ کرد بە دڵنیاییەوە دەسەڵات و ئەوانەی کە ماستاوچی دەسەڵات بوون ئەوانەی تووشی شۆک کرد و کەوتنە بوختان بەخشینەوە و بڵاوکردنەوە بۆ ئەو خەڵکەی کە لێرە نوێژی کردووە تەنانەت زۆر جێگەی بەڕاستی گاڵتەجاڕیە کە سەرکردەی عەلمانی هەیە کە هەر باوەڕی بەدین نییە قسەی لەسەر ئەم نوێژە کردو کە ئەم نوێژە دروست نییە لە کاتێکا هەر باوەڕی بەخوا نییە ئەم مەراسیمە لێرە نوێژی هەینی بەڕاستی ئەتوانین بڵین ئاشتبوونەوەیەکی نێوان زانایانی ئاینی و خەڵکە ڕۆژنبیرە عەلمانیەکە بوو کەسێکی وەکو ڕێبین هەردی فاروق ڕەفیق و خەڵکانێکی ترکە لێرە دیار بوون لە ڕۆشنبیرە عەلمانیەکان دوایی مامەڵەیەکی زۆر ئیجابی و جوانیان لەگەڵ ئێمەدا کرد لەگەڵ نوێژی هەینیدا کرد لەگەڵ ئەو خەڵکەدا کرد و پشتگیریان دەکردین و لە وتارەکانی خۆیاندا کە لەسەرا پێشکەشیانە کرد حضوری مامۆسایانیان بەرز دەنرخان و بە شتێکی ضروریان ئەزانی بۆ ئەو کاتە چونکە ئەو خەڵکە کە هاتە ئێرە دوای نوێژی هەینی تر لە ڕۆژی شەمەوە چاوەڕێ بوون جومعەی داهاتوو هەینی لێرە کێ وتار ئەداوە چۆن کۆ ئەبێتەوە چۆن بەشداری بکە لەبەر ئەوە دەسەڵاتی تووشی شۆ کرد بە مانای کەلیمە حەوە هەتا کاریگەری لەسەر هەندێک لە چۆڵکردنی مزگەوتەکانی ناوشاری سلێمانی گر کە خەڵک بەڕادەیەکی زۆر ئەهات لێرە بەشداری ئەکرد حەزی لەوە بوو لێرە بەشداری بکە هەم واجبە ئاینیەکەی لەسەرشان لە ئاچێ و هەم واجبێکی نیشتیمانی کوردایەتیشی لەسەرشانە کە هیچ نەبێ بە بەشداریکردنی ئەو نوێژە پەیامێکەدا بە دەسەڵاتداران کە ئێمە بەڕاستی ئیتر ئەبێ ئێوە ڕاوەسن لەم زوڵ مستەمەی کە لەم خەڵکە ئیکەن بەلای کەمەوە ئەو خەڵکە ئەم واجبەشی ئەدا ئەکرد لێرەدا مامۆستا خۆت باستەوە کرد ئێمە لە بەرشێوازێکی دیموکراسیانە نامۆ نەبوو لەوەی کە مامۆستایەکی ئاینی لە 2011 باس لە شێوازی دیموکراسیانە بکات و باست لەوە کرد کە ئاشکردنەوەی با بڵێن شەقامێک بوو کە کەمتر ئاوێتەی بوو لەگەڵ زانایانی و لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا پێتان وایە بۆچی دەبێ ئاینی پیرۆزی ئیسلام یا ئێوەی زانایانی ئاینی پێشتر نامۆ بوون بەم شەقامە و ئەگەر سێری مێژوو بکەی دەمێکە مێژوو زانایانی ئاینی لێرە لە سەرای ئازادی و لە سەراکانە کۆ نەکردبوویەوە ئەمە پێشتر نەبوونی ئەوانەی ئەو فیراخە پێشتر بۆ زانایانی ئاینی ئەگەڕێتەوە
و ئەو شێوازی دیموکراسی ئەگەر بکرێت پێم بڵێ چۆن بوو ئێوە بە شێوازی دیموکراسی داوای مافەکانتان دەکرد؟ خۆی شێوازی دیموکراسی لە دنیادا ئەوەیە هەر دەسەڵاتێک کە پێوەرێک بۆ ئەوەی کە ئەو دەسەڵاتە دیکتاتۆر نییە و دەسەڵاتێکی مەدەنی و کراوەیە ئەوەیە کە مەجال وە خەڵک بدا خۆپیشاندان کە خەڵک کۆبێتەوە ناڕەزایەتی دەرببڕێ لە تەواوی دنیادا دیموکراسی ئەگەر بە مانە فەلسەفیەکەی نەبێت کە بیکەیتە ئایدۆلۆژیایەک و بەسەر خەڵکاوی سەپێنی بە یەک جۆر بیر بکەنەوە شتێکی طبیعیە کە خەڵک ئازاد بێ بتوانێت دەسەڵاتدارەکانی خۆی بگۆڕێ دەساودەستی دەسەڵات بکە ئەم جوهد و تێکۆشانە تەنانەت بۆ ئەوەش نەبوو کە دەساودەستی دەسەڵات بکرێت بەڵکو بۆ کۆتایی هاتن بوو بەو گەندەڵیانەی کە هەرێمی کوردستان و حکومدارەکانی نغڕۆ بوون تێیدا ئەم خەڵکە هۆشیار بێتەوە ئیتر چاوکراوە بن و چاوی چاودێریان و زوومی کامێراکانی خەڵک لەسەر گەندەڵکارەکان بێ دزەکان بێ فەرهودچیەکان بێ لە کوردستانە ئەمە شتێکی ئاساییە لە تەواوی دنیادا لاکەی تریشی زانایانی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەتوانی بڵێ سەرەتای سەدەی ڕابردووەوە لە مێژوو لە خوێنبەخشین و لە گیاندان و لە شۆڕشەکان و لە هەموو نەبەردیەکانی گەلەکانە لە پێشی پێشەوە بوون لە قازی محەممەدەوە بیگرە تا شێخ سعیدی پیران و شێخ مەحموود کە کەسێکی ئاینی بووە ئەمانە هەموو لە پێشەنگی شۆڕشەکانی گەلەکەی خۆیانەوە بوون بەڵام فترەیەکی زەمەنی هاتووە بەسەرا کە حیزبی بەعسی خراپەکار کە بەڕاستی مزگەوتەکانی هەرێمی کوردستانی ڕوخان و ئەتوانی بڵێ بەشێک لە چەپەکان کە ڕۆڵیان هەبوو لە لاوازکردنی ڕەمزیەتی مامۆسایانی ئاینیدا هەموو کۆمەڵێک لەمانە هۆکار و کاریگەر بوون بۆ ئەوەی زانایانی ئاینی لە شەقامە گشتیەکە و لە ڕۆشنبیرە ئەلمانیەکان و لە خەڵکی گشتی تۆزێک فەجووە و بینێک دروست بێ لە نێوانیاندا بەڵام ئێمە بەڕاستی هەمیشە لە وتارەکانی خۆمانە لە قسەکانی خۆمانە لە بەرنمەکانی خۆمانە خۆمان بە دوور نەزانیوە لە خەڵکو لە جەماوەر و ئەو جەماوەرە ئەگەر مامۆسای ئاینی لە پێشەوە بێ ئەگات بە ئەنجامێک ئەوەندەی خەڵکە تەنانەت ئەلمانیەکەش گوێ لە مامۆسایەکی ئاینی ئەگرێ گوێ لە سەرکردەیەکی ئەلمانی ناگرێ لەبەر ئەوە سەرەتایەکی زۆر باش و حەڤەی شوبات بۆ ئاشتکردنەوەی ئەو دوو شەقامەیە ئەو دوو ڕەوتەی کە لە هەرێمی کوردستانە ئیشەکات و کار ئەکا و ئێستش ئێمە هەر خۆمان بنزیک دەزانین خۆمان بە پێشەنگ دەزانین و مامۆستایانی ئاینی لە تازەترین کاتا کە مانگێک نابێ لە شاری هەولێری پایتەختە لەسەر وتنی عەدالەت و چاکسازی و ڕەخنەگرتن و دڵسۆزی بۆ گەل و نیشتیمان لە ماڵەکەی خۆی لە پەنای مزگەوتەکەدا شەهید ئەکرێ لەبەرەوە مامۆسای ئاینی بەڕاستی ئەبێ هەمیشە پێشەنگ بێ بە خوێنی بە ماڵی بە گیانی و سەدایەکی گەورەشی هەبوو ئەوەندەی ڕشتنی خوێنی مامۆسا هۆشیار کاریگەری و دەنگدانەوەی هەبوو لەسەر زاڵمان و ستەمکاران لەم هەرێمەدا پێم وابێت چەندین خۆپیشاندان ئەو کاریگەری نەبوو بێ مامۆستا ئەم پرسیارە لە یەکەم وەڵامەکەی بە پیاسەیەک بەناو سەرای سلێمانیە وەڵامەکەم بدەیتەوە ئەگەر ئێستا سەرایەکی تر دروست بێتەوە یاخود ئەو خۆپیشاندانانی کە لە سەر شەقامەکانە هەن فەرمانبەران و مامۆستایان وتارێکت بدەنەوە ئەتر وتاری هێنی بێیان ئەوەی تر بێ لە وتاری هەفتەی شوبات تونتری ئەەکەیتەوە کە بەلای دەسەڵاتەوە تون بۆ گرچی و کاتە بەلای خۆتەوە تون نەبووە پێم خۆشە لە سەراکەی وەڵام بدەیتەوە وەڵا بەدڵنیاییەوە ئێمە هەر ڕۆشتوین لەگەڵ خۆپیشاندەرانە لەگەڵ فەرمانبەران و مامۆستایانی سەربەرز و بەڕێزە وتارمان هەبووە وتارمان پێشکەش کردووە وتار نادرێ بێ خۆت حزورت هەبێ و حزورەکە واد لێ کاکە وتار بدەیوە جۆرێکی تر لەمە وتار لەم کاتەدا جیاوازە لە حەڤەی شوبات حەڤەی شوبات مێژوویەکی تێپەڕیوە هەرچەند ئەتوانی بڵێ هۆکارەکانی هەر لەوە چێ زۆربەی دووبارە بێت بەڵام وتارێک کە 5 سەمە پێشدراوە لە تقریباً 25 شوباتی 2011 جیاوازە بێت لە وتارێکی ترکە لە ئێستادا ئەگەر لە هەر شوێنێکی ترا کۆبوونەوە بکرێت جیاوازیەکەی لە ڕووی ئەوەی کە جیاوازیەکەی ئەبێ بەڕاستی شێوازی داواکاریەکانی خەڵک زۆر جیاوازترە لەو کاتێک کە لە حەڤەی شوباتە هەبوو ئەو بێوەزعی کە ئێستا هەیە ئەوەی کە بێموچەیی بێژیانی بێکارەبایی بێنەوتی و فەراغی سیاسی و ئەتوانی بڵێ ئیداری و ئابووری کە بەرەوکی خەڵکی گرتووە هەموو ئەوانە شتێکە کە ئاشکرا هاوارەکات و خەڵک بێزارە لەم بارودۆخە ئەبێ بە شێوازێکی تر بێ پێم وابێ گردبوونەوەش ئەمڕۆ ئەم دەسەڵاتە زۆر بێ ئاگایلی ئەو هەموو خەڵکە قسە ئەکا لە هەرێمی کوردستانە ناڕەزایی دەرئەبڕێ گوێیان نییە بۆی بیبیستن بەڵام پەرلەمانتارێ ئەگەر قسەیەکی بە جۆرێ بکە بەڕاستی دەسەڵات بە جۆرێکی تر مامەڵی خراپی لەگەڵا ئەکات
وەگردبوونەوەی بووەکە و دژی پەرلەمانتارێک کە قسەیەکی کردووە بە دڵسۆزانش کردوویەتی ئەگەر هەموو سیاقەکە تەماشا بکەی ئەو قسانی کردوویەتی ئەو پەرلەمانتارەی گۆڕان قسەکەی خزمەتە بە پێشمەرگە و بە عایلەی پێشمەرگە بەڵام تەماشاکەی چکاردانەوەیکی خراپی بۆ ئەکرێت بۆ پەردەپۆشکردنی ئەو هەموو گەندەڵی و ئەو هەموو کەلێنە ئەو هەموو خراپەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەبەر ئەوە قسە لە ئێستادا زۆر جیاوازە لە قسە هەتا لەگەڵ ساڵێکی تر لەمەوە پێشدا کەواتە وەکو زانایانی بڕواتان وایە ئێستا کە دۆخی خەڵک خراپتر بووە مامۆستا محەممەد چی پێ باشترە یعنی پێت وایە خۆپشەندان نەکرێت یا ئەو جۆرە وتارانە دەبێت تونتری بکەینەوە یان چه ڕێگەیەکی تر دەبێت بگرینە بەر لە کاتێکە ئەوەندەی کە ئێمە یا هاوڵاتی زیاتر هوشیار بووەتەوە دەسەڵاتیش زیاتر ئەزانێت چۆن هاوڵاتی بێدەنگ بکە یا چۆن بۆ نمونە شێوازەکانی بەرگریکردن لە خۆی بەکاربهێنێ خۆی بەڕاستی شتێکی گرنگ کە پێویستە هەڵوێستەی لەسەر بکەین لە حەڤەی شوبات و لەم شوێنەدا کە ئێسا سەرای سلێمانی و ئازادی ڕاوەستاوین ئەوەیە ئەو خەڵکی کە لێرە کۆبوویەوە و ئەو سێ حیزبە دوایی خۆیان کردە نوێنەری ئەم جەماوەر و خەڵکە و پاکێژێکیاندایە حکومەت و پەرلەمان بۆ چاکسازیکردن ئەبێ ئەم خەڵکە بپرسێتەوە لەو سێ حیزبە ئایا توانیان ڕابەرایەتی و نوێنەرایەتی خەڵکن ئایا توانیان داواڕەوەکانی ئەوان بگەێنە پایان و نەتیجە تۆ بڵێ توانیان نەخێر نەیانتوانیوە لەبەرەوە خەڵک پێویستە ئەم پرسیارە جارێکی تر بکات لەوان بیان خاتەژێر پرسیارەوە و دوای ئەوە ئەوان وەڵام بنەوە وەڵامێکی شەفاف و خێرایان پێبێ بۆ ئەو خەڵکە ئەگەر نا ئەو سێ حیزبە بخەنە ژێر پرسیارەوە بە تایبەتی ئەو سێ حیزبە کە ئێستا یەکێتی نیشتیمانیش ئەندازەیەکی باش هاتووەتە پێشەوە لەگەڵیانە بۆ چاکسازی و بۆ ئەوەی کە فشار دروستکە هەرچەند خۆی بەشێکی بنەڕەتیە لەو دەسەڵاتش ئەمە بوترێک کە تاکەی لەگەڵ ئەم حکوومەتە گەندەڵا ئەبن هەتاکەی پشتیوانی خەڵکی دز و جەردە ئەبن ئەبێ ئیتر ئەمە ڕوون بێتەوە بۆ هەموو لایەک بەرەی خەڵکی دز و بەرەی گەندەڵان و فەرهودبەران و دزەکان لە هەرێمی کوردستانە جیاوێتەوە لە بەرەی خەڵکی شۆڕژگێڕ و دەستپاک و دڵسۆز و نیشتیمان پەروەر و ئەو خەڵکی کە ئەوێ بنیادی ئەم هەرێمە بکە جیاوێتەوە لە بەرەی گەندەڵکاران و دزەکان لە هەرێمی کوردستان من پرسیارێک لەکەم ڕەنگە بەشێکی شەرعی بێت مانەوەی وەزیرەکان بە تایبەتی وەزیرەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کە دوو حزبی ئیسلامین ئەو کات دەڵێن بزوتنەوەی گۆڕان کە ئێستا چوەتە دەرەوە وەزیرەکانی یەکێتی لەناو ئەم حکوومەتەیە کە هەندێ پاسا و بۆ مانەوەیان لەم کابینێدا هێننەوە پێت وایە شەرعیە یانە من پێم وایە بە قەناعەتی خۆمەڵێم تعبیر لە ڕای خۆمەکەم هیچ شەرعیەتێکی نییە ئێمە زۆر جار لە وتارەکانمانە وەکو لایەنێکی مسلمان و ئیسلام پەروەر وتومانە بە خەڵک ئەگەر بە دەرزیەک بە دوورینی جلێک کراسێک پشتیوانی لە زاڵم کەی ئەبیتە بەشێک لە زاڵمەکە ئەمە لەکیوە ئەوە لەکوێ کە تۆ وەزیرێکت لە حکوومەتێکی گەندەڵا هەبێ ئەم وەزیرە بێ دەسەڵات بێ لا یوسمین ولا یغنی من جوع هیچ دەسەڵاتێکی نەبێ بزوتنەوەی گۆڕانیش ئەوەندەی کە ئەو دەرکراوە لە حکوومەتان نەیتوانیوە تا ئێستا پاشەکشەی خۆی ڕابگەیەنێ بەڕاستەوخۆ لەم دەڤەرەی ئەم لاشە لە حکوومەت و لە دەسەڵات بڕواتە دەرەوە بیسەلمێنێ بۆ خەڵک کە ئەو بەریە لەو دەسەڵاتە گەندەڵە ئێستش احتیمالە هەوڵ بدا بڕواتەوەنا ئەو دەسەڵاتە بە جۆرێکی تر لە جۆرەکان لەبەرەوە بزوتنەوەی گۆڕانیش و یەکگرتوو کۆمەڵیش حەقە بەڕاستی ئیتر بەس بێ ڕۆشتن لەگەڵ ئەم دەسەڵاتە گەندەڵە دزەدا کە هەموو ڕۆژێک گاڵتە جاڕیەوە خەڵک ئەفرۆشێ و گاڵتە بە کەرامەتی ئینسانەکە لەم هەرێمەدا داعش بە جۆرێ سوکایەتی بە کەرامەتی ئینسانەکات و ئەم دەسەڵاتدارانی هەرێمیش بە شێوازێکی تر کەرامەتی سەدان و ملیۆنان خەڵک لە هەرێمی کوردستانە پێشێلەکەن لەبەر ئەوە پێم وابێ ئەمانە جیاوازیکی وایان لەگەڵ داعشان نییە و بە شەڕی داعشەوە دەسەڵاتی سەرەکی لەم هەرێمەدا کە قوتی خەڵکی بەدەسە کە هێز و دەسەڵاتی بەدەسە کە نایڵێ چاکسازی بکرێ کە گەندەڵکاران ڕۆژ بە ڕۆژ قەڵەوتر و دەوڵەمەندتر ئەبن مامۆستا ینی ئێستامانەوەی ئەو وەزیرانەی کۆمەڵ و یەکگرتوو بە تایبەتی لەناو ئەم کابینەیە زۆر جار پاساوێک هەیە دەیهێننەوە دەڵێن ئەم وەزیرانە ڕەنگە گەر هاوڵاتیەک سەردانیان بکە کاراسانی زیاتریان بۆ بکەن یا بە هاتنە دەرەوەی ئەوان ئەم حکوومەتە ناڕوخیان دەسەڵاتە لەبەر ناچێ مانەوەیان لە دوێیان پاساوانش شەرعیە یانە وەڵاهی جاخۆ ئەبێ ینی ئەو خۆی هیچ پاساوێک نییە بە ئانی بەڕای من چونکەی ئەو وەزارەتانی کە بەدەست و دوولایەنە ئیسلامیەوەیە پێم وابێ ویشە سادە و ساکاران هەر وەزیرێک بێ هەرێکا بۆ هاوڵاتی شتێکی زۆر گرنگ نییە
گرنگتر لەوە ئەگەر شتێکی ئیجابی و باشیش بکەن بەڵام زۆر گرنگتر لەوە ئەوەیە کە ئەمانە پاشەکشێ بکەن لەو حکوومەتە بۆی ئەو حکوومەتە بەڕاستی هەرس بێنێ و بڕخێت و خەڵک بزانێت کە حکوومەتێکی گەندەڵکارە ناتوانێت کارەبا دابینکە بۆ خەڵکی بەڕاستی هەرێمەکەمان لە ڕووی ینی سادەترین خزمەت گوزاریەوە لە ئاستی وڵاتەکانی ئەفریقادایە. من لەم ماوەدا چوم سەردانی سۆدانم کردووە سوودانێکە دەسەڵاتدارانی ئێمە بێزیان ناوێ ناوی برن بە لە ڕشە و ڕۆژێکە 2 ساعت کارەبا بڕێ 2 ساعت بەڵام هێشتا کارەبای ئێمە لە ماوەی بەرپرسێکی باڵا یەکێک لە لایەنە دەسەڵاتدارەکان دەیوت کارەبای ئێمە لە زۆرێک لە وڵاتان باشترەوە. ڕاستەکە کارەبای ماڵەکانی خۆیان بەرپرسەکان لە هی وڵاتەکانی تر باشترە بەس کارەبای ئەو خەڵکو و جەماوەرە بێن لە ماڵی کەسێکە میوان بن بزان لە ساعاتێکا چەند جار کارەبای حکومی ئەڤڕێت و دێتەوە لەبەر ئەوە بەڕاستی خزمەت گوزاری زۆر دابەزیوە بۆ ئاستێکی خوارەوە لە هەرێمی کوردستانە معقول نییە نەوتی ئەم هەرێمە بە 16 دلار و تا 30 دلار ئەفرۆشرێ بە وڵاتانی تر سوودی لێوەرەگرن بازرگانی لەسەرەکەن بەڵام بۆ خۆمان لەم سەرمای زستانەدا نەود نییە یکەینە زۆپاکانمانەوە بەرمیلێک نەوت خەڵگەی کڕێ بە 130,000 دیناری خۆمان ئەوەش حاڵی معاشەکە ئیبینین ئەوە حاڵی پرۆسی خوێندنەکە ئیبینی لەم هەرێمەدا لەبەر ئەو وەزیرانە ئەبێ بەڕاستی ویژدانی خۆیان بکەن بە حاکم نەک مەکتب سیاسیەکانیان سەیری وەزعی ئەو خەڵکە بکەن کە هەیە کە خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو داڕمین و داتەپان ئەڕوات حاڵ وەزعی ئەو خەڵکە باشتر وایە کە ئینسیحاب بکەن لە ئیشەکان و کارەکان. زۆر باش مامۆستا دیارە بەهۆی کە مامۆستا لە هەموو کۆڵانێک کە هەیە زۆرتر معاناتی کۆمەڵایەتی دێتەوە لایوە دیارە زانیاری باشتر لەسەر دۆخی خەڵکەیە. ئەمێ ڤیددیوەیەکت پیشان بدەم کە بەشێکە لە وتارەکەی سەرات کە بۆت لێ دەمەوە دوجار پرسیارێکیشم هەیە لەسەری. بەڕێزان و خۆشەویستان ماوەتەوە بڵین کە بەڕاستی ئەمە جیهادە ئەمە خەباتە ئەمە زیندووکردنەوەی کارێکی زۆر گەورەیە کە موسڵمانان زۆر جار فەرامۆشیان کردووە کە زۆر باشە مامۆستا لێرە باس لەواکەی ئەم خەباتی کە خەڵک دەیکا لەسەر شەقامەکان جیهادە من ئەمەوێ بپرسم ئێستا خەڵک وەک خۆت ئاماژەت پێکرد وەزی خراپترە دەبینی دوو لایەنی ئیسلامیش تەنانەت لە هێشتنەوەی ئەم دەسەڵاتەیە بەو بڕوایی کە تۆ هەتە شەریکن بە جۆرە لە جۆرەکان شەریکن ئێستا جیهاد خەڵک لەسەر شەقامەکان بەرامبەر کێ بیکات ئایا ئەو دوو ئیسلامەش دێنیتە ناوە بازنەوە دەبێ ئەم خەڵکە لەسەر شەقام جیهادیان بەرامبەر بکات و ئایا ئێستا مامۆستا محەممەد نەسروڵڵا ئێوێ چۆن لەم جیهادیە خۆی بەشدار بێت ئێمە مامۆسایانی ئاینی بەشێکی زۆری با بڵین بەردەوام لە خەباتایە جیهادیانی خەباتکردن خەباتکردن بە قسە بێ بە نووسین بێ بە بەرنمەکانی کەناڵەکان بێ بە هۆشیارکردنەوەی خەڵک بێ ئەو کاتەش لە سەرای ئازادیامە بسمان لە جیهادی چەکداری نەبووە بەداخەوە هێزێکی باڵای ئەم هەرێمە و بەشێک لە مەلاکان کە سەر بەو دەسەڵاتە عەلمانیە بوون قسەکانی ئێمەیان تەحریف کرد و من نەستی حەدیسەکەم خوێندەوە کە حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ باشترین و گەورەترین جیهاد ئەوەیە کە لە بەرامبەر دەسەڵاتدارێکی ستەمکاری خراپەکاری گەندەڵی داپڵۆسێنەرە تۆ هەستیتەوە قسەی چاک بکەیت و بێداری کەیتەوە و ئەستۆپی پێ بکەیت لە خراپەکاریەکانی ئەمە حەدیسێکە هەموو زانایەکی ئاینی لەبەرەتی و لە کتێبەکانە هەیە مەبەسمان جیهادی چەکداری نەبووە و ئێستش مەبەسمان ئەوە نییە و ئەبێ هەموو کەسێک لە خەباتا بێ بۆ کۆتایی هاتن بەم زوڵم و زۆرەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ئێمە نابێ مەئیوز بین و خەڵکێک ئێستا لە هەرێمی کوردستانە نائومێد بووە کاک جەلال بەرەو نائومێدی ڕۆشت و خەڵک بەشێکی وازی هێناوە لە ڕەخنەگرتن لە قسەکردن یا ئەڕوا بۆ هەندەران یا ئاکەوێتە دەریای ئیجەوە یا تەنەزولەکا بۆ ئەم دەسەڵاتدارە ستەمکارە خراپەکارە بەڵام ئەبێ خەڵک بەڕاستی زۆر لەوە گەورەتر بێ و دیدگای فراوانتر بێ و نائومێد نەبێ ئەوە ئیسلامە ئەتوانێ هەمیشە گەشتبینی و ئومێد بە ئێمە بدات کە زاڵمان و ستەمکاران هەرچەندە شەوگاریشیان درێژ بێتەوە هەر بەری بەیان دێ بەڵام بەدەمەوە چوونی خۆپیشاندانەکانی جەنابەت وەکو ئەو کاتە ینی ئێستا بۆ نمونەوەکو هەفتەی شوبات نابینرێت هۆکارەکەی بۆ بێومێدیە گەڕێنیتەوە لەوەی کە ئێستا خۆش ڕەنگە بەشێکی بۆ بێومێدیە لەوەی کە بێومێد بووی لە گۆڕانکاری و دەسەڵات من بە دڵنیایەوە نائومێد نیم کە گۆڕانکاری بکرێ بەڵکو دڵمان پڕە لە ئومێد ئەگەر ئومێدمان نەبووە ئێستا نەهاتینە ئێرە ڕاوەستین و یاداوەریەکانی ئەو کاتە و شرۆڤەی ئەو بابەتانە بکەین کە لەسەر حەڤەی شوباتە بەڵکو ئومێدمان زۆرە و ئەبێ خەڵکێک هەمیشە بە ئومێدەوە بژی کە ئەو گەندەڵکارانە ئینسانی دز و خراپەکار
هەمیشە خۆی بەنامۆ ئەزانێ خۆی بە دڵسۆزی ئەو خاک و وڵات و نیشتیمانە نازانێ ئەبێ ئەو خەڵکەی کە ئەم کارە چاکانەیان کردووە هەمیشە بمێننەوە فأما الزبد فيذهب جفاء هەمیشە کەفوکڵ ئەڕوات بەڵام ئەوەی ما ينفع الناس فيمكث في الأرض ئەوەی کە سوودی بۆ گەل و خاک وڵات و نیشتیمان هەیە بە جێگری و بەسابەتی لەسەر خاک وڵاتی خۆی ئەمێنێتەوە لەبەر ئەوە من داواکارم ڕۆشنبیران خوێندەواران نووسەران ئەوانەی کە لە بواری ڕۆژنامەوانی و ڕۆژنامە نووسیدا وەزانایانی ئاینی مامۆسایان هەموو چین و توێژەکان گەشتبین بین دڵنیابن کە ڕۆژێک دێت ئەم زڵم و ستەمە کۆتایی پێدێت و خۆرێکی ڕوون و جوان کە هەمومان دڵخۆش کاتەوە هەڵدێت بەسەر هەرێمی کوردستان. وەڵامی پرسیاری پێشووترم کە دوو بڕگە بوو وەرم نەکرد. ئێستا خەڵک ئەو جیهادە کە خەباتی مەدەنیانیەیە بەرامبەر ئەو دوولایەنە ئیسلامیەش بیکات هاوشانی دەسەڵات یان ئێستا بڕگەکەی تر ئەوە بوو کە مامۆستا محەممەد نەسڕوڵڵاه ئێستا چۆن ئەو جیهادا ئەکات. من پێم وایە ئەو دوولایەنە بەڕاستی لەبەر کۆمەڵێک مەساڵحی گشتی نەک خۆیان ماونەتەوە لە دەسەڵاتە لەبەر ئەوە فەرقیان لەگەڵ دز و جەردە گەورەکانە ئاسمان و ڕێسمانە ئەوان وەزیرەکانیان شەفافن و بە دوواداچوون بکەن ئەگەر گەندەڵیان لەسەر ئیسپات بوو باشە ئەو دوولایەنە ئیسلامیە نەبیری نەوتیان هەیە نە سەفقەیان هەیە لەگەڵ تورکیا و ئێرانە نە تەنکەری نەوتیان هەیە نە کۆمپانیای زەبەلاحیان هەیە بۆ دۆشینی سەروەت و سامانی ئەم وڵاتە لەبەر ئەوەیە کە ئێمە ئەڵین مادام ئەمەتان نییە بۆ کاتێ مەسوولە باڵاکانی ئەوان قسە ئەکەن ئەڵێن ئێوەش لە حکومەتان و بەشدارن بۆ ئەم قسەتان بەسەرا ئەفرۆشنەوە مەکتەب سیاسیەکی دوولایەنی ئیسلامی بۆ لەگەڵ مەکتەب سیاسیەکی حیزبێکی علمانی گەندەڵکارا بکەنە یەکسان لەبەرەوە ئەمەیە کە ئەڵین ئێوە پێویست ناکارێ بمێنەوە ئێوە ئەخەنە تای تەرازوێتەوە کە ئێوە نابێت لەو تای تەرازوە بن بەڵێ ئێمە بۆ بڕگەی دووهەمیش بەڕاستی بەردەوامی لەسەر خەبات و هەوڵ و تێکۆشان بۆ کۆتایی هێنان بەم گەندەڵیانە بە زوڵم و بەستەم بەڵام بە هەر جۆرە پێمان بکرێت چونکە هەر ڕۆژێ بۆ خۆی ئەرک و واجبی خۆی هەیە کوێ پێویست بێت کە ئێمە دەرکەوین و قسەمان هەبێت یایدا بە دڵنیایە و لە پێشی پێشەوە بین. دەستگیرکردنت لەسەر چی بوو؟ زۆر دەستگیرکردنمان تۆمەتێکی ناڕەوایان بۆ کردبووین کە ئێوە خەڵکتان هاندا بۆ توندوتیژی و ئێوە ئەم بەمادە تیرۆر گیرابووین یعنی لەسەر وتارەکان بەڵێ لەسەر وتارەکە کە قسەی جیهادەکە بوو کاتێ تۆزیحماندا بۆ حاکمە بەڕێزەکان بەڕاستی زۆر باش تەفاهمیان کرد و کۆتایی بۆ بەشێک لە بەرنامەکەم لە کۆتایە دەمەوێت بێمە ناو مزگەوتەکەتەوە و لەوێ دیارە مینبەری سەرەکی خۆتە و با بڵێن ئەو شوێنەی کە زیاتر وتارەکانتی تیا بڵاو دەکەیتەوە بۆ هاوڵاتی دەیبەمە ئەوێ لەوێ هەندێک پرسیاری ترمێنوێ لێ وەڵامم بدەیتەوە. بینەرانی عزیز ناوبڕێکی کورد لە ناو مزگەوتەکەی مامۆستا محەممەد نەسڕوڵڵاه پێتان شاد دەبمەوە لەگەڵم بمێننەوە. ئازادی مرۆڤەکان کەرامەت و ڕێزی ئادەمیزاد و ئینسانەکان لە بەرزترینی بەها بەرزەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەک دەنگاوارەکەین خەونەکانمان لە کۆندایە ئێستا ژێمەین دەمانەوێ بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دواڕۆژ مافی خوای گەورە و بەدەسەڵات ئەو دەسەڵات دارانەی کە لەسەر میلەتی کوردە و غەدرمان لێەکەن و ئەمان چەوسێنەوە و ڕەحممان پێناکەن خوایە لێمانی دوورخەرەوە. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز مامۆستا محەممەد نەسڕوڵڵاه لەم مزگەوتەوە هاتەوە ناو سەرا بەڵام ئێمە دیارە لە سەراوە دەگەڕێنەوە بۆ ناو مزگەوتەکە ئەمەوێ ئەو پرسیارانە ڕاستی مامۆستا محەممەد بکەم کە بزانم ئایا وتارەکانی لە سەرا زۆر کاریگەریان هەبووە لەم مزگەوتە ئایا مامۆستا ئەگەر لە وتارێکدا و لە سەرا توانی بێتی پەیامێکی ئەوەندە گەورە بگەێنێت کە دەسەڵات تووشی شۆک بکا بە نوێژێکی هەینی بۆچی ناتوانێت ئەم پەیامە لێرە دووبارە بداتەوە لە کاتێکا لێرە زۆر بە ئاسانی و بەسانایی هەموو هەفتەیەک بەدەیان خەڵک لێرە لە بەردەمی ئامادە بن. مامۆستا دووبارە سڵاو لێبێ دەست خۆش بێ مێوە پرسیارە ئێستا وەڵامم بدەیتەوە بۆچی لێرەش ناتوانانی هەمان پەیامی سەرای ئازادی بگەێنی لە کاتێکا زۆر بە ئاسانی خەڵێتە بەردەستان و دەسەڵاتیش ڕەنگە تووڕە نەبێت لێتان لە کاتێکا لێرە ئەگەر بتانەوێت پەیامێکی پتە و بەهێز بۆ وشارکردنەوەی خەڵک بگەیەنن. بەڵێ جاکی ئەڵێ ناتوانین و نەمان کردووە لەبەرەوە کراوە الحەمدولیلا پەیامی باش لێرە گەیەنراوە و خەڵک ئەو پەیامانەی بیستووە و ئاگای لێیەتی و سپاس بۆخوا و شایەتی ئەدەن کە لێرە بوێرانە هەموو شتێکی حەقمان وتووە ڕەخنەمان لە دەسەڵات گرتووە خەڵکمان ڕێنمایی کردو بۆ ئەوەی داوای مافی خۆی بکات داوای
مافەکانی ڕۆژانەی خۆی بکات چۆن ئەو خەڵکە لە مزگەوتە نوێژ بە واجب ئەزانێت ئەبێ چەسپاندنی عەدالەتیش بە واجب بزانێ وەکو چۆن خوا فەرمانی کردو ئەقیموا الصەلات فەرمانێکی کردو ئین الله یەأمر بالعدل والإحسان و هەموو ئەو شتانی کە کۆمەڵگا پێویستێتی لە قورئانی پیرۆزە وەکو یاسایەکی گشتی باس کراوە و ڕوون کراوەتەوە و مسلمانان پێویستە هەمیشە دیدگایان بەرین بۆ ئەوەی کە تەنها چاویان لەسەر عیبادەتەکان نەبێت نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و دەست نوێژ بەچی ئەشکێ و ئەم بابەتانە بیان بین بەڕەو ئەو ئاراستە گشتیە کە ئیسلام دینی ڕەحمەتە ئەم هەموو زەحمەتە بۆچی لە کۆمەڵگای ئێمەدا هەستی پێکەین لەبەر ئەوە تەنها جیاوازی ئەوەیە لە خوتبە و وتاری سەرای ئازادی سلێمانی لەگەڵ مزگەوتی عەلی کەمال و مزگەوتەکانی ترا کە مامۆسایانی تریش لێرە و لە شارەکانی تر بەشداریان کرد تەنها ئەمەیە لە سەراکانە خەڵکێکی گشتی تیا بوو لە هەموو شوێنەکان لە هەموو جێگاکان بە تایبەتی بۆ یهات بەڵام مزگەوتی عەلی کەمال بۆ گەڕەکی عەلی کەمالە و ئەندێ خەڵکیش لە شوێنەکانی ترەوە هاتووە مشارەکەی کردو ئەگەر هیچ جیاوازیەک نابینین لە نێوانی وتاری ئێرە و وتاری لێرە پەیامێکت گەیاندووە کە بۆ نمونە دوایی هۆشداریەکت بۆ هاتی بێت چ لە هێزە ئەمنیەکان بێت چ لە وەزارەتی ئەوقاف بێ یا لە دەسەڵاتداران و لەم لاولەولا بوو بێت بە دڵنیاییەوە چەندین جار ئێمە لەسەر خوتبەی جومعە بە ساڵ لابراوین فەسڵ کراوین ئەزیەتیان ناوین لێپرسینەوەیان لەگەڵا کردوین بەرپرسێکی باڵای ئەوقاف جارێ بە مامۆسایەکی هاوڕێمی وتبوو هەرچی ڕۆژانی پێنجشەمە دێت لەرزدا مەگرێت لە ترسی تۆ محەممەد نەسرڵڵاه کە ئێمە شتێک بڵین کە ئەوان دەسەڵات محاسبەیان کە ینی وەزارەتی ئەوقاف و ئەو بەرپرسە محاسبە بکە لەبەر ئەوە ئێمە ئەلحەمدولیلا سپاس بۆ خوای گەورە بەبێ ئەوەی ینی حیزبایەتیەکی تەسک بهێنینە مزگەوت و وتارەکانەوە بە قەناعەتی خۆمان بە قەناعەتی مامۆسایانی ئاینی بەو پەروەردە قورئانی کە کراوین حەزمان کردووە بە ضەرورمان زانیوە کە بەڕاستی خوتبەی مزگەوت ئەبێ لەو شێوازە تەقلیدیە دەرچێت و بڕواتە ناو خەمەکانی خەڵکو و هاوڵاتیەوە. لەکوێ بووی دەستگیر کرایت؟ ماڵمان لە بەردەم مزگەوتایە مەبەست ئەو کاتی حەفەی شوباتە لەو حرەمە بچووکە نوێژی عیشامان کرد خەوتنان هاتینە دەرەوە و برادەرانەی ئاسایش وتیان مامۆستا ئەچین تا ئاسایش ئیشمان پێێتە وتم بەسەر چاوەچمە ماڵەوە ماڵەوە ئاگادارەکەم و ئەڕۆین سیارەکان لە بەردەم ماڵەوە سابوو لێرە لە بەردەم مزگەوتا و لەگەڵ یانە ڕۆشتین بۆ ئاسایش. ئازیەتیان کردی؟ نەخێر. چەند ڕۆژمایتەوە؟ تقریبا 24 ساعتێک ماینەوە. دوایی درایتە دادگا؟ بۆ شەوەکەی لەگەڵ مامۆستا کامەرانە یادی بەخێر بێ کە هەردووکمان کە بردینیان بۆ دادگا ئەویشیان هێنا هەر لە ئاسایش بەزەو لە شوێنێکی تر بوو لە ژوورێکی تر بوو من لە ژوورێکی تر تەنها بووم چوینە محکەمەی سلێمانی دادگا شەو بوو کۆمەڵێک دادوەری بەڕێز کە بە شەویش بە تایبەتی بۆ بارودۆخی حەڤەی شوبات داوامیان ئەکرد ئێمەیان بردە لایەن ئەو تۆمەتەی کە درا بۆ پاڵمان باسییان کرد و تۆمەتی تیرۆر بوو و خەڵکمان هەنداوە بۆ کوشتن و بۆ ئاژا و بۆ ئەم بابەتانە وتمان نەخێرێمە لە وتارەکانە ئەمەمان باس کردووە یەکێک لە ئامانج و لە قسەکانی ئێمە لە وتارەکانە پاراستنی ئارامی شارە و دەستنەبردنە بۆ مڵکی گشتی و ئەبێ شێوازێکی مەدەنی و سەردەمیانەی هەبێ و خۆپیشاندانانە ئەوانەمان باس کردویان و ئەوانیش قەناعەتیان وا بوو هەروایە ئەو شتەی ئێمە و بەڕاستی گاڵتەجاڕیەک بوو لە گاڵتەجاڕیەکان کە کرا بەرامبەر بە ئێمە کە گوایە ئێمە خەڵکمان هاندەوە بۆ کوشتن و ئەو بابەتانە کە مامۆستای ئاینی لە هیچ شوێن و لە هیچ جێگە و لە هیچ فترەیەکی زەمەنیا خەڵک هەن نادا بۆ کوشتن بەڵکو یەکێکە لە ڕەمزەکانی ئیسلاح و پێکەوە ژیان و برایەتی و تەبایی. ئێوەی مامۆستا بە تایبەتی چەندین مامۆستا هەن کە لە سلێمانیدا پێکەوە ڕەنگە یەک بیر و باوەڕتان هەبێ بە تایبەت لەسەرەوە دۆخە خراپی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە خۆتان ڕازین لەوەی کەتوانی بێکتان ئیشێک بوو ئەم کۆمەلگایە بکەن هەم خەڵک و شیار بکەنەوە ئەم ئیسلاح لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بکەن و بۆ نمونە لە ڕابردوودا هەرچی شۆڕشی کوردی هەیە مامۆستایان یانی ڕۆڵێکی پتە و باڵایان هەبووەتەیە ئێوە خۆتان ئێستا لە خۆتان ڕازین؟ نەخێر بەڕاستی ڕازینین لە ڕۆڵی خۆمان چونکەی نەمانتوانیوە ئەو پەیامە بە جوانی بگەێنین و بەردەوام بین لەسەری و هەمیشە لەگەڵ خەمەکانی خەڵکا بین لە هەندێک بڕگەدا هەبووین بەڵام لە هەندێک شوێنی تریشا غیابمان هەبووە نەمانتوانیوە ئاوێتە بین لەگەڵ داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران و ئەو هەموو چین و توێژە یان نەمانتوانی و خەڵک گۆشکەین پەروەردەکەین لەسەر ئەوەی کە لەسەر مافەکانی خۆی بێتە زمان
بێتە قسە. ئێستا بارودۆخی ئەم شارە ئەبینی یا هەمووی هەرێم بەگشتی لە چ وەزعەکە خەڵک هەر بێدەنگی لێ کردووە. لەبەرەوە بەڕاستی بەشێکی ئەتوانم بڵێم لە ئەستۆی ئێمەیە کە نەمانتوانی ئەو خەڵکە پەروەردەکەین و ئاراستەیەکی جوانی بکەین کە هۆشیار بێ و ڕۆشنبیر بێ و بوێر بێ بەرامبەر بەو زڵم و ستەمەی کە لێی ئەکرێ هەر کەسێک بێ جا ئەو زڵمەی لێ ئەکات. تا ئێستا کات هەبووە بەرپرسێک دەسەڵاتدارێک لە یەکێ لە خوتبەکان تا بەشداری بکردی بێت؟ هەز ناکەم چونکەی بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئێمەی وتاربێژان ئەوەیە ڕۆژانی جومعە لەسەر ئەو مینبەرە خۆمان سوور و ئەکوژین قسە ڕەخنە ئەگرین لە دەسەڵات بەڵام هیچ بەرپرسێکی لێ نییە. ئەو خەڵکە ساڵحە باشە ڕێکوپێکەی لەیەکە خۆمان گەرمەکەین لێیان لەبەرەوە بەداخەوە بەشێکی زۆر لەو بەرپرسانە ڕۆژانی جومعان سەرخۆشن بێئاگان لە ڕابواردنان لە حاڵەتێکی مەستیان کە لە ڕۆژی شەمە و یەکشەمە قسەکانی ئێمەیان هەندێک پێ ئەگا لە ڕێگەی راپۆرت نووسەکانەوە بە سەقەتیش پێیان ئەگا دوایش بانگمانەکەن بۆ محاسبە و لە ڕێگەی ئەوقاف و لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە. لەبەرەوە فەجوە و فەراغێکی زۆر هەیە لە بینی ئێمە و لە بینی بەرپرسەکانی ئەم وڵاتەدا. بەداخەوە ینی بەرپرسی تورکیەتە ئەم هەرێمەی ئێمە ڕۆژی جومعەیە داود ئۆغڵۆ و کاتە کە سەرۆک وەزیران بووە ئازانم لە مزگەوتی جەلیل خەیات بەشداری نوێژی جومعەیەکە سەرۆکی حکومەتەکەی خۆمان ناڕوە نوێژی جومعەکە بکە. کێشەی ئێمە ئەمەیە بەرپرسەکانی ئێمە ینی بەڕاستی غەریب بوونەتەوە لە دینی میلەتەکەیان کە بەداخیشەوە لەگەڵ ئەوەدا هەزاران خەڵکی نوێژ خوێنی مزگەوتەکان و خەڵکی حاجی و عومرەکار دەنگ بەو جۆرە مەسئولانە ئەدا کە گاڵتەجاڕی ئەکا بە دینی ئەوان. بەشێک لە مامۆستایان ئەوانەی کە دەنگی ناڕزاییان هەمیشە بڵندە وەکو جەنابەت ناڕازین لە ئەوقاف لە وەزارەتی ئەوقاف چکە هەموو جارە وەزارەتی ئەوقاف لە بروێ پشتیوانی ئەم دەنگە زوڵاڵەی مامۆستایان بێ عقوبەیان دەدایە بە جۆرە لە جۆرەکان دەیەوێت کە پیان بکەوە بێدەنگیان بکە. تۆ تا چەنە ڕازی لە وەزارەتی ئەوقاف؟ وڵای خۆی وەزارەتی ئەوقاف حەق بوو ئەوانە بێت وەزارەتێک بێ لەگەڵ خەمەکانی مامۆستایانی ئاینیا بێت پشتیوانیان بێت بە پێچەوانەوە وانە بووە زۆر جار وەزارەتی ئەوقاف خۆی چەکوشەکەی بەرز کردووەتەوە کێشاویانە بەسەری مامۆستای ئاینیە زۆر جار خۆی کێشاوێتی چەکوشەکە بەسەر مامۆستای ئاینیە و زۆر جاریش ئەوقاف بەرزی کردوێتەوە بۆ جهەتێکی تر کێشاوێتی بەسەر مامۆستای ئاینیە لە لابردن لە خوتبە لە فەسڵکردن لە گواستنەوە بۆ شوێنێکی تر لە حتا تەقەکردن لە مامۆستای ئاین لە حەڤەی شوباتە لە مزگەوتی خۆیان لە ماڵی خۆیان لە شوێنی خۆیان لە شەهیدکردنی مامۆستای ئاینی کە ئەوقاف چه هەڵوێستێکی هەبوو بەرامبەر بە شەهیدکردنی دکتۆر وشیار لە شاری هەولێر و لە پایتەختی ئەم هەرێمەدا کە ئیدعای ئارامی و ئاسایشی بۆ ئەکرێت. لەبەرەوە بەداخەوە ئەوقاف نەک هەڵی نەداوەتێت لەسەر حەق و مافێمە بەڵکو زۆر جار ئەو مافەکانی خودی ئێمە پێشێل کردووە. وەک باست کرد دەسەڵاتداران نایەنە مزگەوتەکە گوێتان بۆ بگرن. ئێوە ئەتانەوێ ئەگەر تا ئێستا بەم شێوازە شکڵیە وتار و بانگوازی خۆتانتانێ نابێ ناتانەوەی بیر لەوە بکەنەوە بە جۆرێکی ترم پەیامانەتان بگەێنە گوێ دەسەڵات جگە لە ڕاگەیان و لە با بڵێن مینبەری مزگەوتەکانەوە بۆ نمونە لە سەرای ئازادیە پەیامەکەت زۆر بەڕوونی گەیشت تەنانەت دەسەڵاتان تووشی شۆ کرد لەوەی کە نوێژێکی هێنی بۆ فراوانیە لە سەرای ئازادیا کراوە. ئێستش خۆشەقام هەیە بۆچی ناڕۆن لەوێ نوێژێکی هێنی بکەن بۆچی ناڕۆن لێ وتارێک بدەن کە بەگوێی دەسەڵات و حکومدارانی هەرێمدا بڕۆن. خۆی کێشەکە ئەوەیە کاک جەلال کە لە هەر شوێنێکە خیتاب بدەی ئەخرێتە بوارێکی حیزبایەتی تەسکەوە یا دەست و موامەرەیەکی دەرەکیەوە یا ئەوەیە کە ئەو دەسەڵاتدارانە نایەنە ئەوێ گوێبیستی قسەکانی تۆ بن. ئەگەر نا تقریبان ساڵێک لەمەوە پێش بوو سەرۆکی حکومەت مامۆستایانی ئاینی زۆربەی شارەکانی کۆ کردەوە لە هەولێر لەگەڵ جێگرەکەیە و زۆر قسەی ڕاشکاوانەیان پێوترا بەڵام ئەوان بەڕاستی زۆر جار هەل ناڕەخسێنن بۆ ئەوی مامۆستایانی ئاینی ببینن ئەزان کە ئەوان زۆر ئازایانە و بوێرانە قسەی خۆیان ئەەکەن قسەی ناخی خۆیانەکەن نە قسەی ئەوانەکەن. خۆی کێشە ئەوەیە ئەوانەی چواردەوری دەسەڵاتدارە گەورەکان ماستاوچیانە قسە بۆ سەرکردەکانەکەن قسەی دڵی خۆیان ناکەن هیچ جەماوەڕ قسەی دڵی مەسئولەکانەکەن بەس مامۆستای ئاینی وانییە لەو شوێنە و لە شوێنەکانی ترا ئەوەندەی مامۆستای خەمخۆری تیابوو بێ قسەی دڵی جەماوەر کراوە بەس ئەوان چەندە بەگوێ بکەن ئەوە کێشەکە لا ئێمە نابێ و کاتە وەکو بەجێهێنانی ئەرکی سەرشانی خۆمان لە هەر شوێنێکە مەجال و ماڵە دەبێ بە دڵنیاییەوە کە قسەی خۆمان ئەبێ بکەین ئیتر لە کەناڵەکان بێ لە هەر جێگەی. دەرفەتی زۆرم نەماوە خۆتان لەناو خۆتان نبوونەتە موسیبەت بۆ یەکتری
بەو ئەندازەیە نەخێرە الحەمدوللا وەڵکو پشتیوانین بۆ یەکتر سپاس بۆ خوای گەورە لەگەڵ ئەوەدا کە ئیتیجاهاتی سیاسی و فکری و ئەتوانی بڵێ مەذهبیش لەناو مامۆسایانی ئاینیە هەیە بەڵام تا ئێستا بەو دەرەجەیە سەنگەرمان لە یەک نەگرتووە بەڵکو پشتیوانی یەکترین لەگەڵ خەمەکانی یەکتراین ئەگەر بە جۆرێکی شتێک بوو بێ نەچوینەتە سەنگەرەی دژایەتی کردنیەکەوە بەڵکو بێدەنگ بووین لە ئاستی هەندێک لە گلەی و گازەندە ئەگەر لە مامۆسایەکی ئاینی ئەگەرچی لە حەڤەی شوباتە زۆر بە ڕقیش وەڵامی جەنابەت دەدرایەوە لە سەر شاشەی هەندێک لە میدیاکانەوە کە باست لەوە کردبوو کە ئەمە جیهادە بەڵام ئەموێ کۆتا پرسیارم دەرفەتدان بێ بە خودی جەنابەت لەوەی کە چیت هەیە بۆ شەقامەی کە ئێستا هێشتا شەقامێکی ناڕازیمان هەیە لەسەر جادەکان هاواری برسیەتی دەکەن کۆتا پەیامت وەڵاهی ئەو شەقامە پێویستە هەمیشە بەڕاستی شەقامێکی زیندوو بێ و قەڵەباڵغ بێ و بە پێوە ڕاوەستا بێ و ئەو شەقامە خامۆش و بێدەنگ نەکرێت مەرج نییە تەنها ئەم زیندووبوونە لەسەر مامۆسایانی قوتابخانەکان بێ ئەبێ هەموو چین و توێژەکان ئەمڕۆ یەک کەس نابینی لەم هەرێمەدا بەرژەوەندیەکانی ئەم دەسەڵاتە لی نەدابێت و داگیری نەکردبێ و سوکایەتی بە کەرامەتی ئینسان نەکرد بێ لەبەرەوە ئەرکی هەموو کۆمەڵگایە کە بە دەنگ بێت و بەهۆشی خۆی بێتەوە ئومێدەوارم دوای کۆتایی هاتن بە جەنگی داعش و نامانی داعش ئەو خەڵکە ئاوڕێکی جددی لە ڕاپەڕینێکی سەرتاسەری ڕۆشنبیری و چاکسازی بداتەوە لەم دەسەڵاتە گەندەڵە و بۆ دەسەڵاتە گەندەڵە بڵێ ئیتر بەسیەتی قبول ناکرێت لێتان زۆر سپاس مامۆستا بۆ دەرفەتێکە بێ سپاس بۆ ئەوەی بینەرانی عزیزیش کە تا ئەم کاتە لەگەڵ مابوون هیوادارم خۆتان بەرداشتێک لە وتەی یەکەم وتاربێژی هەینی لەسەرای ئازادیتان کردبێت تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ